ئێ بێزار بوون وایە ئەوە بان قەست لەگەڵ سامان وا ڕێکەوتین سەرەتای بەرنمەکە بێدەنگ بین دڵنیام ڕەنگە بەشێک لە بینەرەکان هەر بلەندەی ئەوە بۆ بابەتی بەرنمەکە نەمە یەکسەر دەست پێ بکەین ئەمێ بەڕێزیشتان جووە بگرن چکە پێبەپی میوانی سەرەکی بەرنمەکە پێم خۆشە ئێوەش ڕاوسەرنجی خۆتان هەبێت ئەم شەو باز لە زۆر بڵێی یەکەین ینی بۆ کەوتوینێتە دۆخێکەوە هەمومان هەر ئەڵێین ینی کەسی بەرامبەر ئەوێ قسێ بکە ینی هەر خەریکی قسەکردنین و بە پێی زانستی کۆمەڵ ناسیش مەڵهەمی ئەم برینە گوێگرتنە کەواتە لە هەرچ کۆمەڵگەیەکە زۆر بڵێی هەبوو لە هەرچ مەجلیسێکە زۆر بڵێی هەبوو لە بەرامبەریا گوێگرتن نییە و ڕوونیشە هوەری گوێگرتن چەند هوەرێکی باڵایە بۆ ژیانکردن بەخێر بێن زۆر سپاس من پرسیار بکەم یان ئێوەش ئەبن بە بەشێک لە پێشەکی بەرنمەکە با لە ژنانەوە دەست پێ بکەین نورخان بەخێر بی ئەحواڵە پێش بەرنمەکە ژوتم جلەکانێ جوانە دەی تۆش بڵێ چاوە جوانە زۆر بەخێر بی بەرنمەیەکی سەرکەوتومان لە ڕابردووە دروست کرد هیوادارە من بەرنمەیە شەروا بێ ئەڵێ چی تۆ خۆی ئەو خاڵی کە باست کرد فعلەن هەمووی وای لێ هاتووە ئێستا زۆر ئەڵێ لەبەرەوەی زۆر سەیرەکە خاڵێکی زۆر گرنگ کە هۆکاری ئەوەیە هەمووی ئێستا قساکە و گوێناگرێ ئەوەیە کە ئێمە خود نەناسیە ئەگەڕێتەوە بۆ نەناسینی خود چونکە ناسینی خود پرۆسەیەکە کە مرۆڤ پیتی ئەپەڕێت لەوەی کە ئەزانێ حەزی لە چییە حەزی لە چی نییە خاڵی لاوازی چییە خاڵی بەقەوەتی چییە چۆن بیرەکەمەوە بیرکردنەوەکانم دروستن یان دروست نین ئیتر تۆ ئەگەر ئەوانەت هەمووی نەبوو حتمما تۆ هەر حەزەکەی قسە بکەی بۆ چونکە قسەکردن ڕاکردنە لەم خاڵانە من ڕائەکەم لەم خاڵانە ئەڕۆم ئەگەڕێم بە دوای نەک ئەوەی من چی فێر ئەبم ئەگەڕێم بە دوای ئەوەی خەڵک چی نازانێ یان با بڵین خاڵی لاوازی خەڵک چییە کاتە من مەشغوڵی ژیانی خەڵکم ئەگەڕێم بە دوای ئەوەی بزانم خەڵک چی ئەوێ بۆی قسەی بۆ بکەم بەڵام من خۆم شاردۆتەوە لەژێر ئەو قسانە ئەرستۆ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ سەرەتای ناسینی خود سەرەتای معریفەیە یعنی هەموو معریفەیەک و هەموو حکمتێک چونکە تۆ کە گوێ ئەگری یعنی تۆ حەکیمانە لێکدانەوە بۆ شتەکان ئەەکەی بۆ نمونە من بەپی ئیشەکەی خۆم هەفتانە یان مانگانە ئێمە وەرکشۆپ و سمیناراتمان هەیە تۆ کە ڕووی پێشکەشیەکەی هەر لە بیدایەتەوە مەجموعەیەک پرسیار دائنەی پرسیارەکان لە بەشداربووانەکەی ئەڵی ئەو پرسیارانە با لە لاتانە هەبێ و دەست بە سمینار بە محاضەڕەکە ئەەکەی کە تەواوە بێ دیسان پرسیارەکانەکەیتەوە بۆ ئەمە لێرەڵێن ئاکتف لسنینگ بۆی من بزانم ئایا من توانی وەڵامی ئەو پرسیارانەی تۆ بدەمەوە ئەگەر تۆ گوێگرێکی باش نەبووبی چۆن ئەزانی کە تۆ جوابی پرسیارەکانت دراوەتەوە یاننا حکمەی دروستکردنی یاخود ئەنجامدانی سمینارێک یان وەرکشۆپێک یان دەورەیەک یان کۆرسێک بۆ ئەوەیە کە من جوابی پرسیارەکانی تۆ بدەمەوە ئەگەر تۆ گوێگرێکی باش نەبی کەواتە تۆ پرسیارەکانت هەر وەکو خۆی ئەمێنێتەوە لە بەرەوەی تۆ گوێگرێکی باش نەبووی باشە زانستی جۆگرتن ینی کۆمەڵگە مەسەلەن کۆمەڵگەکانی دنیا بەداخەوە ئەم توێژینەوەانە لێرە غایبە مامۆسایانی حەزەکەم بۆم بابەتە بێمە لای تۆ تۆزێک بچینە ناو زانکۆکانیشەوە بەڕاستی ینی ئەو هەڵسەنگاندانەی کە کۆمەڵگەیەکی پێ هەڵەسەنگێنرێ مەسەلەن هەڵبەتە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا ئەنوا و ئەشکال جۆری توێژینەوە هەیە جۆری سەرژمێری هەیە جۆری ڕاکۆکردنەوە هەیە یەکێک لەو بابەتانە بێدەنگیە و بێدەنگی پەیوەندی بە یەک دنیا چمکی تری معریفی هەیە وەکوتە مەسەلەن ئارامگرتن گۆشەیەکی گەورەی بێدەنگیە چکە ئینسانی بێدەنگ ئەتوانێت ئارام بێ ئینسانی قسەکەر هەمیشە ئارامیش نییە بۆیە ئەم کۆمەڵگەی ئێمە تقریبەن وەکوتم توێژینەوەیەکمان نییە بۆی بەڵام ئەوەی کە ئەی بینین جەنابەت لە ئیشەکەی خۆتا من لە ئیشەکەی خۆما مامۆسا لە ئیشەکەی خۆیان کۆمەڵگەیەکی زۆر بڵین یا کۆمەڵگەیەکی گوێگرین دەنگبەرزمان زۆرە جان دەنگبەرز
دەنگ بەرزمان دەنگ بڵند ئەوانەی دەنگیان بڵندە لە میدیا لە سوشەڵ میدیا دێن قسەیەک ئەکەن تەنانەت حتا ئەگەر زانیاریشیان لە بابەتەکەەوە نەبێ باسی نەخۆشیەک ئەکا باسی سیاست ئەکا باسی دەروون ناسیەکە دەنگی بەرزە لە میدیا و لە سوشەڵ میدیا حتا ئەگەر هیچیش نەزانێ دێ قسە ئەکات بۆیە سوقرات قسەیەکی هەیە زۆر جوانە ئەڵێ نەزان یعنی با بڵێن قمەی نەزانین ئەوەیە کە تۆ نەزانی کە تۆ نازانی ئەوەی کە نازانێ ئەو نازانێ کە نازانێ دێ لەبەرەوەی دەنگی بڵندە شاشەکە ئەکاتەوە و دائەنیشێ باسی سیاستمان بۆ ئەکا مجموعەیەکیش بەدوایەکەوێ خۆیشی نازانێ کە ئەو نازانێ ڕاستە جوان دەسەخسە ناوبرینەکەەوە من ئێمە دیوی ئەم دیوی دراوەکەش ئێمەی گوێگریش لەو نەزانتر نین کە گوێ لە کەسێک گەگرین کە نازانێ خۆی کە نازانێ جوانە مەبدەئمان نییە وە ئێمە ئینسانی خاوەن مەبدە ئینسانی خاوەن ئامانج چونکە من ڕێگام بۆ نمونە چونکە من ئامانجم هەیە و پلانم هەیە مەبدەم هەیە سۆری من لەگەڵ ئەم نەوع کەسانە جادەکانمان یەک ناگرێتەوە ناتوانین دانیشین گوێ لە ئەوان بگرین بۆیە ئەوانش کەسی خۆیانیان هەیە کێیان هەیە ئەو کەسانەیان هەیە کە نە ئامانجێکیان هەیە لە ژیان و نەمەبدەئێکیان هەیە کەواتە دائەنیشم سێری ئەەکەم باسی جیلی 20 ساڵ پێش ئێستامان کرد جاران 20 ساڵ پێش ئێستا بەرنامەیەک هەبوو 10 دقە بوو نازانم ڕۆژی 10 دقە بوو یان هەفتەی 10 دقە بوو پڕانکیان پیشانەدا ها ئەوەی کامیرە خەفیە و ئەوانە پێەکەنین تەنها 10 دقە بوو 10 دقە دائەنیشتی سیر دەکرد پێەکەنی خلاص هەڵەسایتەوە بەڵام ئێستا لە زۆربەی هەرە زۆری ماڵەکانە لە یوتیوب ئەیخەنە سەری بە سەعات تێری ئەو ڤیدیۆیانە نابن دانیشتۆ سیرێکە لەوانەیە 10 مەقطعیش بڕوا نەیزانی چی بوو دەستخۆش مامۆستا بەخێر بی زۆر سپاس سەر بچین ئەتوێ چی بڵێ ئێمە لە زمانی کوردیدا دەڵێن فڵان کەس دەنگی خۆی هەیە دەنگ و داوای خۆی هەیە باش کەسێک کە دەچێت دەنگ دەدات یعنی لە واقعدا خەریکە داواکاری خۆی پێشکەش دەدا پێشکەش دەکە کەواتە هەڵەکە یا کێشەکە یا ئاریشەکە لە قسەکردن نییە لەوە دانیە کە تۆ دەنگ و داوای خۆت ئاراستەی کەسی بەرامبەرت یا کۆمەلگا بکەیت بەڵکو ئاریشەکە ئەو کاتە سەر هەڵدەدا کە تۆ ئەو سنوورەی کە پێویستە دەنگی خۆت بگەێنی دەبەزێنی وە زیاتر لە ئاستی پێویست قسە دەکەی کە ئەو کاتە دەگاتە ئەو دەستەواژەیە کە جەنابەت دەڵێ هەڵەوەڕی یا زۆر بڵێ یا کورد لە قەدیمەوە گوتوێتی قسە هەزارە یەکی بەکارە بۆیە کێشەی گەورەی ئەو ڕۆی مرۆڤی سەردەم بەگشتی و بە تایبەتی کوردیش بەداخەوە ئەوەیە کە کاتێک کە قسە دەکات نایهەوێ قسەکەی بە ئاراستەی گفتوگۆ و دانوستان بێت زیاتر دەیهەوێ قسە بکات بۆ ئەوەی کە بەس وەرگر بێت بەڵام کە تۆ مەودایەک بە بەرامبەرەکەت دەبەخشی بۆ ئەوەی کە جۆشی لێ ڕابگری و ئیتر هەر خۆت داواکار نەبی معنای ئەوەیە کە تۆ لە حاڵەتی وەرگربوونەوە دەگەی حاڵەتی بەخشندەی جۆگرتن ینی بەخشندەی ئەوانەی کە زۆر جۆ دەگرن بەخشندن و ئەو ڕۆحی بەخشندەیە لە جیهانی ئەمڕۆدا زۆر کەم بۆتەوە بۆ نمونە کەسێک کە لە ئاستی دەروونناسی کە نورخان باسی کرد دڵە ڕاوکەی زۆرە قەرەبووی دڵە ڕاوکەی خۆی بە زۆر بڵێی دەکاتەوە جیهانی ئەوڕۆ جیهانێکە کە ڕێگا بە تۆ نادات وەک جەنابەت باست کرد بێدەنگ بی بۆ چونکە بێدەنگی هەمیشە مەودایەکە بۆ بیرکردنەوەیە مەودایەکە بۆ تێڕامان مرۆڤەکانی ئێمە بەداخەوە ئەو مەوداوەیان بە چۆڵی بەجێهێشتووە و لەوەش گرنگتر ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا کاتێک کە قسە دەکەین ئەوەمان لەبیر دەچێتەوە کە قسە دەبێت داهێنەرانە بێت قسە دەبێت کەڵکی هەبێت تۆ کاتێک کە قسە زۆر دەکەی بە بێگومان لە کەڵک دەکەوێت و بەداخەوە قسەکردن بە ئاراستە زۆر بڵێیەکەی وای لە هاتووە بۆتە یەکێک لە نۆرمەکانی کۆمەڵایەتی بەداخەوە بۆتە بەهایەکی کۆمەڵایەتی وەکو ئەوەی کە بڵێ ئەوەی زۆرتر قسە بکات زۆرتر دەزانێت لە کاتێکدا وانە تۆ تەماشاکە پرۆسەی خوێندنەوە
ئەوانەی کە خوێندنەوەیان زۆر پێخۆشە لەو عقدا جۆگرە باشەکانن چونکە خوێندنەوە یعنی خەریکە تۆ جۆ لە دەنگی ئەو نووسرە ڕادەگری کە شتێکی بۆ نووسی و دەیخوێنیتەوە هەر ئەوەی کە لە کۆمەلگای ئێمەدا خوێندنەوە زۆر کەمە کتێب خوێندنەوە زۆر کەمە معنای ئەوەیە کە جۆگرتن زۆر کەمە جا لەبەر ئەوەیە من پێم وایە ئەگەر تێڕوانینی ئینسان لە ئاستی تاکە کەسی ئەو گۆڕانی بەسەردا بێت کە بڵێ من قسە دەکەم بە خاتوێکە خاوەنی دەنگ بم چونکە قسەکردنی من ناسنامەی منە قسەکردنی من بەشێکە لەو هەڵوێستەی من کە لە بەرابەر ئەم دنیاە وەری دەگرم بەڵام تا سنووری خۆی ئەگەر لەوە زیاتر بێ معنای ئەوەیە کە من مافی بەرامبەرەکەم پێشێل کردووە بۆیە من بۆ خۆم قەناعەتم وایە ئەگەر کەسێک دەیهەوێ دوو ڕستە بڵێ دەبێت حتمما 2 دقە بیر بکاتەوە ئەگەر دەتەوێت 2 ڕستە بنووسی دەبێت لەوانەیە بەدەیان ڕستەت پێشتر خوێن بێتەوە ئەم تێگەیشتنە ئەم جۆرە لە ڕوانینە ئەگەر ببێ بە پەروەردە ئەگەر ببێت بە چوارچێوەیەکی معریفی لە نێو سیستەمی پەروەردەی بۆ نمونە کوردستان جێبەجێ بکردرێت بە دڵنیاییەوە وردە وردە ئاراستەی تێڕوانینی ئینسانەکان دەگۆڕدرێت چونکە با پێت بڵێم جۆگرتن پێویستی بە فێربوونە بۆ نمونە لە ئاستی یەکەی بنەماڵەدا چاو لێ بکە باوکێک کاتێک کە منداڵەکەی دەوێت قسە بکات یەکسەر پێی دەڵێ دەی بزانم چت دەوێت خۆی دەی بزانم چ دەوێت یعنی کە من ئامادە نیم جۆ بۆ تۆ بگرم بەڵام کاتێک کە منداڵەکەی دەیهوێت دەست بکا بە قسەکردن باوکەکەی پێی بڵێ فەرموو پێم خۆشە بزانم چیت دەوێت بۆ من گرنگە بزانم چت دەوێت معنای ئەوەیە کە من ئامادەم جۆ بۆ تۆ ڕابگرم ئەو منداڵە کە دەبینێ باوکەکەی یا دایکەکەی جۆی بۆ ڕادەگرێت و دوای ئەوەی کە جۆی بۆ ڕاگرت قسەکەی پێ نابڕێت جوابی دەداتەوە داواکاریەکەی جێبەجێ دەکا یا پێی دەڵێن نا ئەو داواکاریەت بەو هۆیە ماقوڵ نییە ناڕاستەوە خۆ فێر دەبێت کە جۆگرتن لە ژیاندا مهمە بەڵام ئێمە لە ئاستی پەروەردەی بنەماڵەدا تا چەندە ئەو باوکان و دایکانمان هەیە کە دابنیشن بۆ نمونە 5 دقە بەبێ بڕان جۆ لە منداڵەکەیان ڕابگرن ئەمە زۆر کەمە کەواتە مەسەلەی قسە زۆرکردن و جۆگرتن پرسێکی دەروون ناسانەیە وەک نورخان باسی کرد بەڵام لە هەمان کاتە پرسێکی پەروەردەیشە کە هەردووکیان پێویستیان بۆیە ئیشان لەسەر بکرێت زۆر ورچوویتە ناوێەوە نورخان هەمیشە من کاتێک ئەم ژارانە هەڵەبژێرین ڕەنگە هەندێک جار خەڵکیش پێمان بڵێ لەم بێ موچەیە لەم بێ ئەوەیە لەم بێ ئەوەیە ئێوە خەریکی چین هەستەکەم هەڵەمان نەکرد و هەمومان دانیشتوین لەم هەموو زروفە خراپە لەم هەموو بارودۆخە خراپەی کوردستانە دەسەخینە ناو ئەم برینانەوە وایە نورخان سیگمۆند فرۆید قسەیەکی هەیە ئەڵێ ئەم نوع کەسانەی کە ئێستا بۆ نمونە دەرەکەون و قسەمان بۆ ئەکەن و ڤیویان زۆر زۆرە ئەم نوع کەسانە کێشەکانی خۆیان هەڵەدەنە سەر ئێمە بەبێ ئەوەی بیر بکاتەوە ئەو ئازاری من ئەدا ئۆکەی ئەم نوعانە زۆرن کە شەوانە لایڤێک ئەکەنەوە بە بڵێم چەند کەسێک ئەگەر دوو قسەی باشیان بکە لەوانەیە 150 کەس سەیریکە بەڵام کەسێک ئەگەر دانیشێ باسی حکومەت و سیاسە و موچە و دەیوەرە سیرکە و هیچ نازانێ ئەگەی لە مۆزوع نییە چی ئەگوزێرێ لە دواوە بەڵام دی قسە ئەکا قسە بۆ خەڵکەکە بەڵام نازانێ ئەو ئازاری هەندێک کەس ئەدا یعنی ئەگەر هاوچێشەکەی مامۆسا بکەینە پێوەەر ئینسانێک گەگەر بێوێت 2 دقە قسە بکات یا 2 دێڕبن و سێلانی کەم 2 دقە بیرکاتەوە ئەم کەسانی کە زۆر بڵیانی لە ناو سۆشیال میدیا و هەر لە ناو ژیانی ئاسایی خۆشمانە ئەم هەموو قسەیەکەن ڕەنگە هەموو تەمەنیان بەشی ئەو خوێنەوەی نەکا بەڕاستی معریفەی نییە بۆ دوور بڕۆین ئێستا من 2 ڕۆژی تر میتینگێکی گەورەمان هەیە یعنی دەکەسین باشە یەکێک لەو کەسانە ئەمڕۆ تەلەفۆنی بۆ من کردو ئەڵێ چی ئەڵێ نورخان من حەزەکەم نەیەم باشە بۆ تۆ ڕئیسیت ئەبێ بیت نا ئەخر دیسان من قسە ناکەم بەم نەڵێن تۆ بۆ قسە ناکەی ئەگەر لە کۆبوونەوەیەکا دانیشی 10 کەس بن 9 کەس بەشداری بکە قسەنەکە ئەو یەک کەسە قسەنەکە ئەوەستن ئەو بۆ نەیزانی قسە بکە و بۆ قسەی نەکرد و بۆ هیچی نەبوو بۆتن کاکە ئێمە نازانین هوەری بێدەنگی خۆی بۆ خۆی کۆمیونیکیشنە خۆی بۆ خۆی بێدەنگیە من کە گوێ لە تۆ سۆری هەڵوێستە من کە گوێ لە تۆ ئەگرم بەس
وەکو مامۆستا باسی بەڵێ بەڵام ئێمە وانە ئێم تۆ لە گەورەترین شوێن تا بەسیترین شوێن کە قسەت نەکرد بە بێدەنگی زۆر فەقیرە نەیزانی هیچ بڵێ ئەی خۆ هیچی نەبوو بۆتن بۆیە کە دێتە سەرسڕێ ئەو ئەڵێ دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس دەستان خۆش بۆ لە قسەکەی فلان کەس زۆر باش بوو قسەی فلان کەس عیبین بەس بۆی دوو قسە بکە بۆی نەڵێ من قسەم نەکردووە ئەمە لە ناو نوخبە شاتووەم شتە باسەکەی ینی طبعا بەڵێ بەداخەوە بەڵێ بەخێر بێن با من دەستنیشانی نەکەم چێ ئێوێ قسە بکات لە سەرم بابەتە با لە خزمەتیا بن جان سپاس دەستخۆش بە خێراتیان میوانە بەرەزانش دەکەین ڕاستی قسەکانیان تەواوە بەعام کوردواری خۆمان گوتی ئەمە لە سەرێزکەی باوە پاپیرانمان لاماندایە خەڵکە پێش باپیرانمان چی بووە کەلامانە بۆ نمونەکە لە مەجلیسەشی دادەنیشتین دەیەنگوت کوڕم قسەی مەفرۆشە بەس قسەی بکڕە یعنی قسەی باش بکڕە بەڵام بە پێچوانەوە ئێستا بۆ نمونە کە دێ دادەنیشی دەوێت دوو قسەت بۆ بکە دەرکاکە و قسانە ئەم لە مێژە دەزانم وایە کەس گوێ لە کەس ناگرێت قسە بکە بەڵێ بێگومان کە چیش یعنی ئیسان لەگە ڕێزم نەبتە بێ ئەوە شتوالە خەرک هەموو خۆی پێزانایە کە چیش زۆر کەسەیە هیچیش نازانی یعنی ئێستا بۆ نمونە دەستی دوو گەنجی نسعەت دەکەی یان دوو قسەی باش دەکەی درێسێ کورە بابا ئەو قسانەمان دەزانی ئەتو بەمە دەری بەڵام کردار پێ ناکە یعنی ئێستا بۆ نمونە هەموو خەڵکەک کوردواری خۆمان گوتی ئەو مۆبایلە وەزعەکەی تێکدایە بەڕاستی ئەچەندە مۆبایل لە زۆر شتی باشە بەڵام بۆ نمونە دەچە میوانداریێکی دەبینیوە یەک لە زاویەکی دانیشت یەک لەو لای دانیشتە خەریکی مۆبایلەکەیە پێشە ئەم مۆبایل جوشتە نەبوو کە دەستی دادەنیشتی ڕدێن سپێک یان یەشی کاک حوسێن زراری قسەشی دەکرد خەڵک بە عام جێ لە ڕادەگرت باشە ئادەی مایکەکە بەرە دەست کاک حوسێن زوراری کاکسێن بەخێر بی تۆ زەمایکەم بۆ نزیکەرەوە تۆ تقریبان پێکیشە لەو جیلەی ڕابردووە هەیە و پێکیشە لەناو ئەم جیلا هەیە ئەم کللتوری گوێنەگرتنە ئەم کللتوری زۆر بڵەیە پێشتر هەبوو زۆر هەبوو زۆریش نەکەم ینی گەورەك دادەنیشت گچەکە ڕێزی دەگەن نەنیمە بەستمەوەی پێشتر زۆر بڵەیی هەبوو هەبووانە بەس بۆ شێستاکە باشە پێشتر گوێگرتن زۆرتر بەڕای تۆ گەورە احترامە بوو بەڕاستی ڕێسە بوو ئێستا ئەو جیلەی تەکنۆلۆژی ئێستا تێکیدا بەڕاستی باشە مامۆساوتی بەشێک لەوەی کە نەماوە خەتای ئێوەشی تایە وەکو جیل نەک بە شخصی باسی جەناب بکە مەسەلەن ئێوەش نەتانێشتەوە مناڵەکەتان قسە بکە کوڕەکەتان قسە بکە کچەکەتان قسە بکە ئێستا کە گەورە بووە هەموو زۆر بڵەیەکەی سەردەمی مناڵی بۆ ئێستا هەڵگرتووە ئەوە ژوایە ئەوە ژوایە دەستخۆشی لە دەکەم وەسە بیر فەرق قسەکەی وایە بەس بەڕاستی ئەوکە خەز زۆرتر بەوەی وەکو پێشتر نییە پێشتیکە گەورەی دادەش قسەی دەکرد کچکە هەموو جێ ڕێزی لە دەکرد ئەو دوای قسەی دەکرد ئێستا کەەوە نییە هەمووی تێکەر کرایە ئەو لەوەی مشکلەکە لەوەیە ڕاستە باشە جاران مەسەلەن ئەم دیوەخان هەبوو مەسەلەن لە دیوەخانیشە هەر قسەکردن بوویان بەرە قسەکردم و بەسەرا دایان جێڕاوە گەورەك دەیجێڕاوە ئەو کەم جێرا دەگرت دەبووی پرسیارە با پرسیاری دەکرد بەس ئێستا ئەوان نییە گچکەکە پێشی گەورەکە قسە دەکا ئەسری ڕناگری کێشەکە لەوێت ئەوەی تەکنۆلۆژی لەمەوە کردەگەنا هیچ ئەوی خۆی نییە باش سڵاوتان لێبێ هیوام باشیتانە هیوام تەندروستێکی باش بۆ خۆت و بۆ میوانەکان دڵخۆشین کە بابەتێکی گرنگت ورژاندووە و ئێمە بمانەوە قسەی لەسەر بکەین بەسمایگەکەم تۆ زێمۆنزی بەدڵنیایی بابەتی زۆر بڵێیان قسەکردنیان بێدەنجی دوو ڕەهەندی زۆر لێک زیانە من لەگەڵ بەشێکی گرنگی ئەم برا بەڕێزم میوانە بەڕێزم بەڵام قسەکانی ئەم دادا من پێچوانەکەی وەرەگرم چۆن پێچوانەکەی وەرەگرم چۆن شانسە لە ئۆدیەنسانە زۆر بەوە جوانین کە پێچوانەیەکتر باو ڕێز لە بۆ چونی وێگرم گرنجش لێوەرەگرم زانیاریەکانی بە نرخن بڵێ بەڵام کاتێک باس لە بیریارانەکەی هەموو بیریاران لەسەرەوەی جەختەکەنەوە مرۆڤ بوونەوەرێکی ناتەقا قسەکەرە قسە لەسەر ئەوە نییە زۆر بڵێکەم بڕێ ئەو شتەشترا بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەو تایبەتمەندەی کە مرۆڤ لەگەڵ بوونەوەرەکان کەی جیاکەتەوە بوونەوەرێکی ناتقە بە بەردەوامی ئێوێ قسە بکە لە ڕێگای زوبان کۆمەلگایمە ئەگەر باس لە کۆمەلگای کوردی بکەین کۆمەلگایکی سەرکوتکەرە بە دڵنیایی ڕێنادە ئەو کەسانە بە جیاوازی بیرەکەنەوە ڕێی خۆیان هەبێت و دید و تێڕوانی نەجیاوازەکانیان لە ڕێگەی زوبان لە ڕێگەی قسە بخەنە بەڵام آخر ئەو ناتقی کە تۆ باسیەکەی نەگاتەوەی مێشکمان بەنیە پێتەڵێم دێمە سەرەوەی ئەو خاڵێکی زۆر گرنگەکان گۆ جەختی لەسەرەکەنەوە بەس کورت بە دڵنیایی باش سوسیال میدیاکەن بەڕاستی من زۆر لەگەڵ ئەو پێشکەوتنی ئێستاداما جیان بچوک بۆتەوە سا من خۆم لایڤەکەمەوە لە بوارەی سیاسی قساکەم لە بوارەی ئەو زوڵ مستەمانی لەناو کۆمەلگای ئێمە ئەگوزارێ باسی لێواکەم باش تا چەند قسەیەکی باشە تا چەند ئامانجی خۆمە پێکەم ئەوە شتێکی ترە
من پسپۆری ئەو بوارم ئەوە قسێکی ترە بەڵام هەموو ئەمن دەربارەی چی دەستم بۆ ئەو پرسە بردووە دەربارەی ئەوەی کە ئەم فەراغانە ئەم بۆشانە لەلایەنی کەسی پسپۆر وەک نورخان وەک ئەم برابە ڕێزانە دیان نەفەریت کە پڕ نەکراینەوە ئەمەش بۆچی ئەگەڕێتەوە بۆ دید و تێڕوانینی ئایدۆلۆژیای حیزبی ئەنتی دینیان بەسەردازاڵە کۆمەلگایمە کۆمەلگایکی گوێ لێکتر ناکرن بە دڵنیایی بەڵام پێویستیشە ئینسان قسە بکە ئەوەی دەدڵی دابێنێتە سەر زوبانی نەترسێ ئاخر قسەم ئەوەیە بەڕاستی ئەوەی ئێستا لە ناو کۆمەلگایمە بە زۆروتن ناوی ئەبردرێت دوورە لەو بابەتێک کە جەناب جەختی لەکەتەوە لای من زۆر گرنگە ئینسان ڕێی خۆی بڵێت و خاوەن ڕێی خۆی باش بەڵام زۆر بڵێنە بێ وەنیە ئەو شتێکی جیاوازترە باشە دەرون پێشۆی بچینە لای ئەو پێما بێ بابەتەکە ڕوونە ئێمە باز لەوە ناکەین کە دەنگی ئازاد کە بکەین و کەس قسە نەکات و وەنیە خۆ باسیەوە ناکەین ینی نەگەوە ئێمە ئەو پەڕی ئیشمان کردووە لەسەر ئەوەی هەمومان ینی ئیشمان لەسەرەوە کردووە تا دەنگی ئازاد بڵند بێ باشترە و ئەوەترە ینی ئیشیشمان بۆ کردووە بەڵام ئێمە قسەمان لەسەرەوەیە کە زۆر بڵێی نەبێ جانەکەم لەو سەردەمەدا زۆر پێویستمان بە بێدەنجێک کە سەردەمی ژاوە ڕاستی ئەگەر تەماشا بکەین چارلی چاپڵین بە بێدەنجی دەیان پەیامی جوانی گەیان پێم خۆش یەک بابەتی دەرونی باز بکەم کە کێشەی ژن و پیاوانە لە بەنی خۆیان ئافرەتان گلەی ئەوە دەکەن کە پیاوەکانیان گویان لێ ناگرن ڕاستە بەگشتی ئافرە زۆر بڵێترەوە لە پیاو بەڵام دقیق وانە ئافرەت لە دەرێ زۆر عفو پیاو لە دەرێ زۆر بڵەیە بەڵام لە ژوورێ کەم دووە پێچاوانەکەشی ڕاستە ئافرەت لە ماڵ زۆر بڵەیە لە دەرێ کەم دووە جا ئەو پیاوێک کە دێتەوە ژنەکەی گلەی لێ دەکە کە قسە دەکە بەڵام گوێ ناگرێ ئەوە لە دەری وزەکەی سرف کردیە لە دەری زۆری قسە کردێ بۆ حکمی ئیش و دەوام ئەو لە کە دێتەوە ئەو سەلیقی قسەکردنەکەی نییە بۆیە ئافرەتان ئەوە لە بەرچاو بگرن کە پیاوەکە لە دەرە دێتەوە قسەی کردیە مانەوەنیەوە پیاوە حەزی لە قسەکردن نەبی یان گوێگرێکی خراپبی ئەو وزەکەی خۆی لە دەرێ سرف کردیە ئافرەتەکەش وزەکەی خۆی دەوێت لە ژوورێ سرفکە بەڵام پیاوان پێویست ئەو ڕۆشنبیریان هەبی تۆزێک وزەی دەرێ بهێڵنەوە لە بۆ ژوورێ سپاس دەستخۆش من ئەتوانم شتێک بڵێم لەسەر ئەو قسەی ئەو برادەرە نمونەیەکی جوانەتوت بەڵام بە شێوازێکی تر بە جوانتر ئەتوانین بەبەست نمونەکەی چارلی چاپل بوو نمونەکەی پیاوان و ئافرەت باش ڕۆژێکیان کابرایەک ئەچێتە لای ڕاوێژکارێکی دەرونی ئەڵێ ژنەکەم زۆر قساکە ئۆکەی زۆر قساکە بێزار مەکە ئیزعاج مەکە ئیتر ئەو قساکە کێشە دروستە بێ ئەبێتە مەشاکل ئەویش هەڵەسەی چێڵێڵێ من شەرابێک دەمێ ئەمە بخۆرەوە هەموو ڕۆژ کە ژنەکە دەستی پێکرد بیر لەوە بکەرەوە کە ئەمە یعنی بێدەنگی ئەویش هەڵێ باشە وفعلەن ئەڕاتەوە بۆ ماڵ ژنەکەی دیسان دەست پێەکە من بێزارم من بەتەنیام من هیلاکم ئەویش لێ خواتەوە یعنی منە بێ بێدەنگ بم ژنەکە قسەکانی خۆی هەموو ئەکا تەواوە بێ پیاوەکەش هەرگوێگرە بێ دوای ژنەکە ئەگەڕێتەوە بە نەرمی ئەم جارە قسەکانیان تاوتویەکەن گفتوگۆ ئەکەن لەگەڵ یەکتر مۆزوعەکە وزە سەرفکردن و قسەکردنی زۆر و قسەکردنی کەم نییە مۆزوعەکە گوێگرتنە هوەری گوێگرتن کێشەکان بچووک ئەکاتەوە نەک گەورەیەکە گوێگرتن لە یەکتر لاوازی نییە بەعکسەوە ئەمە بنیاتنانی کۆمەلگایەکی مەدەنیە ئێمەش قسەکەمان ئەوەیە وچانێک وەرەگرین و اینەوە خزمەتتان باسی زۆر بڵێ منیش زۆر بۆ خۆم حەزەرەکەم لەوەی کە زۆر بڵێ نەبم لەم بەرنامەیە چکە تقریبەنەوە ئینتیباعم لەسرە من هیوادارم وانە بێ دەڵێن زۆرەڵی مامۆسا ئێمە هەمیشە من تۆزێک زمانەکەم ساداکەمەوە بۆ هەندێک گرفتی دەرونی مەسەلەن منەمیشە وتومە ئێمەوەکو میلەت زۆر گرنگین بە هەندێک نەخۆشی جەستەیمان هەڵامەتمانە دەنەوە حەبی بۆ خۆین سەرمانێشێ دەنەوە حەب تاقیەکەینەوە بۆ ئەم بابەتە دەرونیانە حەبی معنەویمان هەیە یعنی حەبێکمان هەیە چارەسەری ئەوە بکات من تەشخیص کاکە زۆر بڵێم و سپۆری چۆک و جەنابیشە پێم بڵێ بەمەش چاکەبی بێگومان چۆن ئەم پرۆسەیە دەست پێیەکە بێگومان پرسی لە شۆنی خۆی دوان بەجێ قسەکردن زۆر جۆگرتن باش جۆگرتن ئەمانە هەموو پرسی پەروەردەین
دەرمان و چارەکەی لە سیستەمی پەروەردەدایە. تۆ سیستەمی پەروەردەی بنەماڵە ئەگەر دروست بوو، سیستمی پەروەردەی خودی وەزارەتی پەروەردە ئەگەر دروست بوو، حتا سیستمی پەروەردەی ئەوانەی کە سیاسەتمەدار و نوخبەی بڕیاردەری وڵاتێکن ئەگەر دروست بوو، ئەم کێشەیە چارە دەبێت. بۆ نمونە ئێوە تەمەشای سیستەمی پەروەردەی وڵاتی ئێمە بکەن. مامۆستا دێتە پۆل، تاکە بێژەرە، تاکە بڕیاردەرە و تەنانەت کاتی تاقیکاری هەر ئەوە بڕیاردەدا کە چ دەرەجەیەک بە تەڵەبەکە بدات. هەموو ئەوانە بە ئێمە دەڵێ کە لەو سیستەمەدا ئەوەی کە قسە دەکات دەسەڵاتدارە و ئەوەی کە دەسەڵاتدارە خاوەنی قسەی سەرەتا و کۆتاییە لە کاتەدا نابێ وابێت. ئەمن لە ئەزمموی مامۆستایەتی خۆم هەر لەو زانکۆیانی کوردستان لە 45 دقەی کاتی وانەبێژیمدا ڕێک 30 دقەم بەس بۆ دانوستان، حتا من ناڵم گفتوگۆش، چونکە لە گفتوگۆدا هەم گفتەکە هەم گوۆیەکە باسی قسەکردنە، دەڵم دانوستان بدە و بستێنە، تەرخان دەکرد بۆ دانوستان. هەر ئەو بابەتێک کە بڕیار بوو قسەی لەسەر بکەم دەمکرد بە پرسیارێک مژارێک دەمکرد دەی دەست پێ بکەین، تۆ چت بڵێ، تۆ بۆ چونت چیە، تۆ دژی، تۆ لەگەڵی، دەم دواندن وام لێ دەکرد کە ئەوان قسە بکەن من جۆ بگرم، کە منیش قسەم دەکرد ئەوانی چونکە من پێشتر جۆم بۆ گرتبوون گوێیان بۆ دەگرتم. ئەمە سیستەمە، ئەمە پەروەردەیە و تەنانەت بەڕێزەوە کاتێک کە جۆ لە کەسێک دەگریت تەمەنی لە خۆت کەمتر بێ، بۆ نمونە باوکێک کە بەڕێزەوە جۆ لە منداڵەکەی ڕابگرێ، دەسەڵاتدارێکی حیزبی بەڕێزەوە جۆ لە خەڵک ڕابگرێ، بۆ ئەوەی کە بەڕاستی جۆگرێکی ڕاستەقی نەبێ، نەک جۆگرتن لە پێناوی دەنگ وەرگرتن. نا ئەو کاتە مەسەلەی جۆگرتن دەبێتە نەک بەهایەکی ئەخلاقی نێو کۆمەڵگە، بەڵکو فەزیلەتێکی ئەخلاقی. وای لێ دێت کە ئەوانەی کە جۆگرترن دەبنە خاوەنی دەسەڵاتی زیاتر لە وڵاتەدا. تۆ لە خۆمان پرسیار بکەین باشە بۆ لە وڵاتی ئێمەدا لە دنیای مۆدێڕن سیارەکەیمان وەرگرتووە، بیناکەیمان وەرگرتووە، بە قەولی ئەو هاوڕە خۆشەویستەمان مۆبایلەکەمان وەرگرتووە، بەڵام فەلسەفەکەمان وەرنەگرتووە، بەڵام سیستەمی پێشکەوتوی پەروەردەکەمان وەرنەگرتووە. ئەسڵەن لە وڵاتی ئێمەدا سیستەمی بۆ نمونە دەسەڵاتداری لەسەر ئەساسی دەنگ گۆڕینەوەیە یا لەسەر ئەساسی دەنگکڕین و دەنگ وەرگرتنە؟ قسە لەوەدایە. بەشێکی گەورەی ئەو شتێک کە جەنابەت باست کرد مەسەلەی دۆخی ئێستای کوردستان کە دۆخێکی زۆر ناخۆشە، ئێوە چاو لێ بکەن هەر خودی جۆنەگرتی نێوان دوو دەسەڵاتی کوردستان و بەغدا تونند و تیژی دەکەوتوێتەوە، چونکە ئەو دوو دەسەڵاتە ئامادە نین بەڕاستی جۆ بۆ یەکتری ڕابگرن، کەواتە جۆی ڕانەگرتن من کە دەڵێم فەزیلەتێک ئەخلاقی مەبەستم ئەوەیە، تونند و تیژی لێ دەکەوێتەوە، کێشەی گەوری لێ دروستە بەبێ گومان. جا بۆیە مەسەلەکە پەروەردەییە. ئێمە کە بردمانە نێو سیستەمی پەروەردەوە لە ئاستی تاکە کەسی و ئەوەی کە مەسەلەن فڵان کەس زۆر بڵێ چونکە تەبیعەتی وایە یا ئەوە لە دایکی وەریگرتووە، ئەمانە بەشێکی زۆر بچووکی مۆزوعەکەن. بەشێکی گەورەی ئەوەیە کە ئێمە سیستەمی پەروەردەمان لەسەر بنچینەی گرنگیدان بە جۆگرتن و دەستکەوتەکانی جۆگرتن نییە. من پێم وایە ئەگەر ئەم سیستەمە بگۆڕدرێ وردە وردە ڕەفتار و هەڵسوکەوتی ئێمەش بە نیسبەت قسەکردن دەگۆڕدرێ. تەنانەت ئەو کەسانەی کە هەڵەوڕن زۆر بڵێن وردە وردە بەهای خۆیان لەدەست دەدەن، چونکە ئێمە دەزانین کە بەهابن بە پێچەوانە ئێستا وای لە هاتووە کە ئەوانەی کە زۆرتر دەدوێن بە تایبەتی لەسەر شتی زۆر بێ بنەماش بوونەتە بەهایەکی کۆمەڵاتی کە ئەمە زۆر خەتەرە. ئەمە خەتەرێکە لەسەر تەنانەت بنەماڵەکانمان لەسەر پەروەردەکانمان. ئەمن دیسان دێڵێم لە مەولانەی ڕۆمی دەپرسن، دەڵێن ژەهر چییە؟ دەڵێ ژەهر بریتیە لە هەر شتێکی باش کاتێک لە حەدی خۆی تێدەپەڕێ. قسەکردن باشە، بەڵام کە لە حەدی خۆی تێپەڕی دەبێتە ژەهر. بەڵام سیر لەوەدایە جۆگرتن لە هەموو حاڵەتێکدا هەر باشە. بۆ چونکە تۆ لە جۆگردندا شت وەردەگری و جۆگرتن دەبێتە بنەمای ڕێزدێنان. بەڕاستی ئەو شتێک کە ئێمە ئێستا لە کۆمەلگانیمانە. ئەو هاوڕێمان زۆر جوان فەرمووی، من قسە لەگەڵ بەرامبەرەکەم دەکەم ئەو خەریکە چاو لە مۆبایلەکە دەکە، ئەو گەورەتری بێڕێزیە. کەواتە مەسەلەی جۆگرتن بە بڕوای من تا نەچێتە نێو سیستەمی پەروەردەوە، تا نەبێتە مۆزوعێک ئاریشەیەکی پەروەردەی چارە تۆ باسی نوخبەی سیاسی و کرد. منیش باش شتێکی ینی ئیزافە بکەم. دەیان
با بڵین کۆڕی سیاسی و چوزانم میتر جۆرەکانی تری کۆڕ و سیمینار و ئەو شتەی سیاسیە باڵاکانی ئەم وڵاتە هەبووە کاندێجار من خۆمی لێ بووم سیاسەکە ئەوەنە لەوەیە کە قسەکانی خۆیەکە قسەکانی تاو کرد ئەڕوا کەواتە من ئامادە نیم گوێ لە ئێوە آخر کەس دێ یەکەم کەسیش دەڕوە هەتا قسەکەی خۆیەکە و ئەڕوا ئەیمە قڕی چۆ بکەین بەسەرمانایە لە چۆ فێربین لە چۆ فێربین لە چۆ دەست پێ بکەین تۆ باسی پەروەردەکەی بەس من بە پەروەردە نەگەیشتم ئەو بە ڕێزانە بە پەروەردە نەگەیشتن چۆن فێربین ئێستانی چۆن ئێستا دەست پێ بکەین فێری سەقافەی گوێگرتن بینیان سلااوان لێبێ سلااو مامۆستا ئەحواڵتان باشە تۆ چۆن مۆزوعەکە چێگاک دەروون یەکسەر بە زۆر بڵی دەست وەڵامی داخڵ بم بۆ یەکسەر دەست پێ بکەم ینی نوکینێکم هەیە برادێکم هەیە ئەڵێ کاچم بۆ بەرنامانە پێمە و دەموت تۆ هیچ نازانی نازام کاچیتەوە بەرنامانە بۆ داوەتەکەن چیەکەی وتی خۆی کە بێژەرەکە پرسیارم لێکە ئەڵێ بۆ نمونە لەسەر هوەری گفتوگۆکردن قسە بکە من یەکسەر ئەڵێم بەڕێزم خۆی لە ڕاستیە هوەری گفتوگۆکردن زۆر گرنگە وتی قسەکانی ئەوێنم تۆزە بیدایەتە بەمە کۆتایی و کۆتاییێنمەوە پێشەوە تەواوتی کەسیش نازانی ینی قسەکردنەکە مەڕوا ینی بێ ئەوەی هیچم وتگەر ئەکتەرێکی باش زەحمەت ئەوە بۆ بە من قسەکانم ڕێک ئەوەیە ینی ڕێک ئەوەیە ڕێک ئەمە درامایە تەبەنەوە ئەوە کارکتەری پێشڕحسێ نییە ڕێک ئەوەیە لە مەکتب کاتێککە بۆشاییمان هەبوو ئیتر هەنێکمان بە بەتاڵی بە جێش نەمان نەزانی جەبێت کوڕە شتێ بنووسە شتێ هەر بنووسە بانەڵێ ینی حتى لەوەشە من نابێ پیشاندەم کە من نازانم ئەبێ شتێ هەر بنووسم ئەگەر ڕاستیش نەبێت باشە بۆ بێدەنگیمانەوە نەبەستۆ تۆ بە نەزانیەوە ئەنی ئایا بێدەنگی نەزانیە بە کورتی جوابێکم بەرەو مامۆسا نا بێدەنگی دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ زانایی خوێندنەوە لە بێدەنگیدایە تێفکرین لە بێدەنگیدایە تەنانەت ئاشتی و سڵح جاری وایە لە سەر ئەساسی بێدەنگیە تۆ تا بێدەنگی نەکەی بە بەشێک لە هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەت بەڕاستی ناگەی بە ئاشتی دەرونیش بە ئارە ئاسوودەی دەرونیش لەبەر ئەوەیە کە بێدەنگی سەرەتای هەموو شتێکی باشە لە ژیانی تاکە کەسی و ژیانی کۆمەڵایەتی مامۆسا جوان مەوزۆعی گوێگرتنی بەستەوە بە موچەشەوە زانی بەڵێ یعنی ئێستا کێشەی بەغاو هەرێم ئەو گوێنەگرتنەیە ینی هەردووچان ئەڵێن ئەم لە میدیای خۆیەوە هەر ئەڵێ ئەویش لە میدیای خۆیەوە هەر ئەڵێ کەس نازانێت لەم بیناکە چێ جووی لە چێگرتو کاگەڕ من هەوڵێم هەنێک زاویە هەیە ڕەنگە باز نەکرابێ لە بەرەوەی قسەکانیان زۆر بە وردی هەم برینەکەی دەستنیشان کرد لە کێوە سەرچاواگرێەوە هەم چارەسەریشان پێشنیار کرد بەڵام ئێمە کۆمەڵی قسەکەرمان هەیە لە ناو کۆمەڵی کوردیان قسەکەرانە بەرپرسیارەتیان هەیە و ئەبێ قسە بکەن ینی بۆ نمونە پیاوە ئاینیەکان ئەوانی کە تریبۆنی مزگەوتەکانیان لە بەردەمای بێ قسە بکەن پەرلەمانتارەکان بۆ ئەوەی لە گەمە سیاسیەکانە دەنگ بەدەست بهێنن نەبێ قسە بکەن سیاسیەکانە بێ قسە بکەن بۆی سیاسەتیان ڕوون بکەنەوە مامۆستاکان ینی ئەمانە بەرپرسن لەوەی قسە بکەن بەڵام بەداخەوە بەشێکی زۆری ئەم کەسە خەتیبانە قسەکردنەکانیان بە نەوعێکە کە ئەو هەستی بەرپرسیارەتیتیانە و نازانێت کە کۆمەڵێک خەڵک یا لە مزگەوتەکەیە یا لە مەکتەبەکەیە یان لەو شوێنەیە کە ئەو قسەکەریتیە خەریکە گوێ لەوانەگرێ نابەرپرسیارانە مامەڵاکەن بەڵام ئەوەی کە گرنگیشە بەڕای من لە ناو جۆگرتنە هەرچەنە ئێمە مەسرحیەکە بوو ئەوەی کاڵێ لە شارێکە ژیم پڕ بووە لە میدیا پڕ بووە لە سەتەلایت پڕ بووە لە ساک تەکسی چەنە باس پڕ بووە لە قال لە بەری درۆزم پڕ بووە لە یعنی ئێمە جۆگرتنمان بە تەواوەتی پێم وایە ینی لە ناو کۆمەڵی کوردیا سەوای لێ هاتوو جۆگرتن بووە بە نەوعێک شەرم کە ئەمان باسییان کردن بە ڕێزانە باسییان کرد بۆ بە جۆرێک لە تعبیرکردن لەوەی کام کەسە نەزانە لە کاتێکا هوەری جۆگرتن کە ئاڵێن دیالۆگ یعنی بەشێکی قسەکردنە و بەشێکی گرنگی بەرپرسیارەتی ئەو مرۆڤەیە کە جۆگرێ تێگا و دیسانەوە دێتەوە ناو دیالۆگەکە بەڵام ئێمە وەکو کوردیش بە جۆرێک لە دیالۆگ تێگەیشتوین کە حتا ئەگەر جۆگرێکی باشیشمان هەبێ پێمان وایە ئێمە ئەبێ ڕێی خۆمان بسەپێنین ینی قسەکەرەکە ئەبێ ڕێی خۆی بسەپێنە اینجا لە گفتوگویا سەرکەوتو بووە لە کاتێکا من پێم وایە گفتوگۆکردن یعنی دروستکردنی ڕای سێهەم یعنی ئەم دوو کەسەی کە قسەکردن لەگەڵ یەکە جۆگرن و قسە لەگەڵ یەکەکەن هەردووچان بتوانن ڕای سێم دروستکردن بمێنەرەوە یەک دەق بەڵێ دکتۆر ئەو پرسیارە لە تۆشەکەم ئەو کەسانی کە وەزیفەیان قسەکردنە یعنی بە ئیجباری بۆ نمونە مامۆسایەکی مزگەوت مەلایەکی مزگەوت دەبێ هەفتانە خوتبەیەکی هەبێت بەڵێ پەرلەمانتارێک لە پەرلەمانە لە فلان لیژنەی پەرلەمانە ئەبێ قسەیەکی هەبێ هونەری ئەمە لە کوایە ینی چۆنچۆنی جۆ بگرن چۆنچۆنی قسێ نەکەن کە قسە نەبێت ینی چۆنچۆنی ئەم ئەرکە ممارەسە بکەن تێگەیشتی لە پرسیارەکەم وەڵە تێدەگەم
من پێم وایە قسەی باش تەنانەت کاتێک کە تۆ بەرپرسی لە قسەکردن ئەو قسەیە کە پێشتر لەسەر بنەمای چەندان ساعات جۆگرتن دامەزرا بێ. بەڵام ئایا بۆ نمونە مامۆستایەکی ئاینی کە لە مزگەوتێک قسە دەکات ئاراستەی قسەکانی کاتێک کە خێری کۆمەڵایەتی لێ نەکەوێتەوە، کاتێک کە هەندێک جار تونند و تیژی کۆمەڵایەتیشی لێ دەکەوێتەوە، خۆی لەسەر ئەساسی ئەوە دامەزراوە کە بۆ نمونە جۆی لە داخوازیەکانی ڕاستەقینەی کۆمەلگا گرتبێ یانە. ئایا پەرلەمانتارێکە قسەی سیاسی دەکات، قسەی سیاسیەکانی لە پێناوی دابینکردنی بەرژەوەندی حزبەکەیدایە یا لە پێناوی ئەوەدایە کە لەسەر ئەساسی جۆگرتن لە داخوازی و داواکانی هاوڵاتیان لە بەرژەوەندی وڵاتەکەی و نیشتمانەکەی دابێت. من دیسان دێڵێمەوە قسەکردن خۆی فەزیلەتە. ئەو هاوڕێ نازدارەمان جوانی باس کرد. ئینسان واتە حیوانێکی ناتق، ئەمە پێناسەیەکی فەلسەفیە. زۆر باشە ناتق بە، قسە بکە، نوتق بکە، خۆت لە حیوانی ڕوت جیا بکەوە چونکە تۆ ئینسانی. بەڵام ئایا ئەو نوتقە دەبێت لەسەر چ بنەمایەک بێت؟ دەبێت لەسەر بنەمای دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی بێت. ئەستەن تەبایی کۆمەڵایەتی، یەکگرتووی کۆمەڵایەتی، ئاشتی کۆمەڵایەتی، پێکەوە ژیانی ئاشتی خوازانە، هەموو ئەوانە بنچینەکەیان قسەکردنێکە کە خێری تێدا بێت. کورد قسەی جوان دەکات، دەڵێ قسەیەک کە خێری تێدا بێت. خێر کاتێکە کە تۆ لەسەر ئەساسی ئەوەی کە بۆ نمونە دەسەڵاتدارێکی سیاسی بزانێ ئەم چینە هەژارە کەم دەرامەدە لەم دۆخەدە ئێستادا پێویستی بۆیە کە دەستی بگری. ئەو چاوی لەوە نییە کە تۆ لەباری سیاسیەوە بە کەم ئاراستەی نەتەوایەتی و نازانم جیهانیدا دەڕۆی. ئەو چاوی لەوەیە کە تۆ دەستی بگری، کەواتە کاتێک کە قسە دەکەی ئەگەر لانی کەم بە شێوەی کردەوەی ناتوانانی بۆ نمونە شتێکی بخەیتە جیرفان بۆی کە بچێ ژیانی خۆی بە جۆرێک بەڕێوە ببات، قسەی خێر بکە، ورەی پێ بدە، ئاسوودەی پێ ببەخشە. بەڵام تۆ چاولێک ئێستا لە وڵاتی ئێمە بەشێک لە گرژەکانی کۆمەڵایەتی ئێمە هەر لە ئەنجامی ئەو جۆرە لە قسەکردنەیە کە بنەماکەی خێر نییە. من ناڵم لەوانەیە شەڕ بێ، بەڵام بنەماکەی خێر نییە. ناڵم لەوانەیە بە نیەت وا بکەن کە خێری لێ نەکەوێتەوە، بەڵام خۆی ئەساسەن ئەو لێزانیان نییە، ئەو شارەزایان نییە کە ئاراستی قسەکردنەکەیان وا بکات کە کۆمەڵگەی کوردی لەم دۆخە سەختەی کە ئێستا تێدایە لە ناوە نەکوڵێ. مشکلەکە چییە؟ لە قسەکەرەکانە. ئەمە بگوازەوە بۆ ئاستی مەسەلەن سۆشیال میدیا. بەدەیان کەس لە سۆشیال میدیا ئێستا قسە دەکەن بەس لە پێناوی ئەوەی کە ڤیویان هەبێت، لە پێناوی ئەوەی کە بتوان داهاتی لێ دابین بکەن. بەڵام لەولاوە چی؟ لەولاوە خێری گشتی کۆمەلگا وای لێ هاتووە کە فەرامۆش کراوە. دەستخۆش مامۆساوە پێڵێم و بڕۆ لە ڕووە هونەرێکەوە بۆ سیناریستێک با بڵین بۆ نووسەرێک بەتواناتر نییە، باڵاتر نییە لەوەی کە لە دێڕێکە کتێبێک بڵێ، ینی کەم دویش جارێکی تر لە ڕووە هونەرێکەشەوە ینی ئەرزشی هەیە وەنیە. مەسەلەن هەمیشە دروستکردنی کورتە فیلمێک کە معنایەکی قوڵی هەبێ سەختترە لە دروستکردنی فیلمێکی درێژ. ئەم بەرنامەی ئێمە ئەگەر ماوەکەی ئێمە بتوانین لە 10 دقە ئەم نەتیجەیە بین، ئەم ئەنجامە بین، ئەرکمان قورسترە وەک لەوەی کە بتوانین لە سەعاتێکام قسانە ڕاستە. لە خۆی ماوەیەک ئەدەبیاتی ئێمەش هەتا ڕۆمان وسە گەورەکانمان نەوعێک تووشی ئەو فرەبڵەیە بوون، ینی ڕۆمانی حوسەپەڕی و هەرسەپەڕی دەرەچوو لە کاتێکە مەسەلە نەکرا وەکو تۆڵی لە 100 پەڕیان نەفسی ئەو پەیامی کە نووسەرەکەی ئەیەوێ بگات. خۆی من هەستەکەم کاک دەروون ئوستازە بەڕێزەکان، یعنی هەستەکەم ئەمە ئەوەنەی پاشخانێکی دەرونی هەیە هی ئینسانی کورد ئەوەندە لێ هۆکار یا پاڵنەری تری نییە، ینی زیاتر لێکەوتەکە یا بڵین پاشخانەکە پاشخانێکی دەرونیە. ئێمە ینی کەسی جۆگر ئەو کەسەی کاڵین جۆگر ینی لێمان تێبگە، هەز بە معاناتمان بکە و ڕێگە چارێک بۆ معاناتەکەمان پێشکەش بکە. ئەوەمان لە کۆمەڵی کوردیا کەمە و ڕەنگە سیاسەتی ژەمی دروست کرد بێ کە جۆرێک لە بێمتمانەیی لە ناو خەڵکا دروست بووە. قسەکەرەکانمان، سیاسیەکانمان، مرشیدەکانمان وەکو مامۆستا فەرمووی ڕوبعێکی قسەکانیان جێبەجێ بکەن، بەشێکی کەمی قسەکردەکانیان جێبەجێ بکەن. بەنسبەت هونەریشەوە من پێم وایە مامۆستا دەروون مەساحەیەکی کەممانیاوە بە هونەر و ئەدەب ئێمە لە کۆمەڵی کوردیا کە ڕۆڵی خۆی ببینێ. هەم دەوڵەت ئیتیمامی پێنیاوە، هەم پێم وا بێن نەوعێک لە بێهودەیی لە ناو هونەرمەندەکانیشمانە دروست بووە کە قسەکردنی ئەم
بەرابرە بە قسەکردنی ڤڵۆگەرێک یا یوتوبەرێک کە قسەی زۆر بێمەعنا و ئەسڵان لە دەروی ڕەوشتەکە و یەک دنیا جۆگری هەیە وای لێ هاتووە قسەکردنی جددیش بە نەوەیەک لە نەوەکان خۆی جۆگری کەم بۆتەوە کە ئەمە مەترسێکەیە بەڕای من سوپاس بۆیە خوا لەگەڵ قسە بکە ئەو پرسیاری کە ئەو پرسیاری کە کردم چۆن چۆنی ئەو کەسانی کە وەزیفەی با بڵین وەزیفەیان قسەکردنە ئەتوانم بڵێم جەنابیشتان تقریبن مثلەن ئەرچێکتان لەسەرەکە قساکەن چۆن چۆنی خۆتانە خەنە ئەو چوارچێوەیەوە کە قسەکانتان نەگاتە زۆر بڵێی ینی نەگاتە ئەو شوێنی زۆر جار ئەڵێم زیاتر ئەوانەی کە با بڵین بانک خوازن ئەوە معنای ئەوە نییە تۆ کە هەموو جمعایەک ئەڕۆی بۆ خوتبە یعنی تۆ هیچ نازانی و چاوەڕی بزانی مامۆسای مزگەوتەکە چی تازت پێ ئەڵێ بەڵام هینێکەیە ئاەتێک ئەڵێ فەذەکر وإن الذکرى تنفع المؤمنین یعنی چی یعنی تۆ بەس بە بیرهێنانەوەیە بۆ خەڵکەکە زۆربەی هەر زۆری جمعانە من کەدا ئەنیشم گوێ هەموو جمعایەک گوێ لە مامۆسای مزگەوتەکەمان ئەگرم لە بەرەوەی ماڵمان زۆر نزیکە لە مزگەوت و سۆ دەرگاکانەکەمەوە هەمووی دائنیشم گوێگرم کە گوێم لە قسەکان وڵم ئۆ وڵ ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەمە خاڵێکی باشەکە ئەوێ ئەمڕۆ باسیکە سۆ ها وە بیرهێنانەوەی معنەوەنی نور نازانێ خێڵی نور نازانێ جەماعەتی ئەوانەی معنەی ئەو نیە نازان نەئەزانن بەڵام تو بە بیریان ئەهێنیتەوە لەعەلەو چی تەنفع المؤمنین ئەوانی کە مؤمنن ئیستفادەی هەبێ بۆیان فمن ئەڵێم چی ئەڵێم پەیامی قسەکەرەکان با بە بیرهێنانەوە بێ نە ئیکراه بێ نە سوڵتە بێ یعنی من نە بە لا إكراه في الدين ها من بكره نايم بزور بيت بلم سياسة وايا حكمة وايا دين وايا نور وايا نا من ديم ببيرت أهين موا ورد قرت كان بها ورد نقرت بخلايك وا باشا أما أكيد بكوتاي من أمي بويكا لروي تاكا كسي شوا علاجك مان بيبي حبك مان بيبي بوزور بلايكان ما مسا جنابت من مروفيشي زور بليم لقل تا دانشتو هر قساكم چیم پێڵی ئەنی چۆن ڕامەگری ئایا ئەگەر ڕامبگری احترامەن بێ ئەدەبی نییە یان ئەدە بە ڕاگررتنی تۆ فێرم کەی بڵێ کاکە تۆ زۆرەڵی یعنی چۆن ڕامەگری من پێم وایە گریمان ێستا سێقۆڵی لە قاوەخانەیەک دانیشتووی من زۆر قساکەم لە کاتی وەزیفەی تۆک و مامۆسایەک چییە کە تۆ ێستا لە بەرنامەیەکی وا قساکی چۆن من فێرەکەی لە کاتی وادا من پێم وایە ینی لەوانەیە ئەرکی سەرشانی کەسێک بێ کە بە شێوەی هەڵبەت ناڕاستە و خۆش شێوەیە کە ڕێزی تێدا بێت بە بەرامبەرەکەت بڵێ کە لەوانەیە بەشێکی زۆری ئەو قسانت کە دەیڵێیت زیادە بن و بۆ ئەوەی کە ڕێز لە کاتی خۆت و ڕێز لە کاتی بەرامبەرەکەشت بگری بە ئەو قسانە بکرێت کە بەڕاستی سوودی تێدا بێت باش ێستا ڕێک ئەمەم پێڵیم نەمێ ئەو قسەیان پێ بڵێ بۆی کە خەڵک فێر بێ یعنی ئێستا منم زۆر بڵێکە منم جەنابیشە ئیتر ئیزعاجم کردووی بۆ زۆر بڵێیە ئەو پرسیارە لە تۆ شەکەم وەیکین بە کۆتایی بەرنا چیم پێڵێ یەکسەر ئەوەم پێ بڵێ کە لە دانیشتنیەکی بە کەسێکی ئەڵێ وایە ڕاستەوە دەبێت هەڵبەت چێنیەوە دۆخەوە بۆی کە قسەکەت بۆ بێ بەس ئێستاوە دۆخە بەدەستکرد دروست دەبێت من پێم وایە لە کاتی وادا بە بەرامبەرەکەن دەڵێم زۆرم پێخۆشە کە تۆ ئەوەندە زانایی بەڵام ئەو بابەتی ئێمە کە ئێستا قسەی لێ دەکەین ئەو چوارچێوەی هەیە تەوەرەکەی ئەوەیە تکایە با لەسەر ئەو تەوەرەیە بە وردی و بە پوختی قسە بکەین ئەو شعری نالیشی بۆ دەخێنمەوە پێی دەڵێم نالی عەجەب بە قووەتی حکمت ئەدا دەکا معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک کەواتە ئەی هاوڕێ معنای زۆر و گەورە بە کۆمەڵێک وشەی بچووکی جوانی وردیلەی وەکو خۆت قەشەنگ دەر ببڕۆ ئێمەش ڕزگارکەرە دەست خۆت تۆ ئەڵێ چی ئەوە ئەڵێ ئێمەش ڕزگارکە لە خۆت نایەوە بەڕێزنەوە نانە ئێمە نەبووین ئێمە دراوە ئێوە ناڵێ مە بەستم ئەو کەسی بەرامبەر من بەڕاستی من بە نمونە هێنانەوە زۆر هینە بم ئەم بۆ منە کابرا هەر قساکە جەنابەت هەر قساکەی میشەڵم کاک دەرون ڕاستەکەی زۆر ڕاستەکەی ئەزانیت بۆ نمونە سیفەتێکی پێغەمبەر یەکێک لە سیفەتە هەرە باشە دیارەکانی ئەوەیە کە بێدەنگ بووە زۆر گوێگر بووە زانیت سۆ تۆها ئەڵێ ها ئەوە مەبەستی ئەوەیەکە من زۆر ئەڵێم پێویستم بەوەیەکە بێدەنگ بم زۆر جار قسەکانی بەرامبەر وەکو لە سەرەتا شوتم ئازارمان ئەدا باشە گریمان ئەمێ لە بنی هەمانەکە بم گریمان شعوری من ئەوەنە نییە لە وتە جوانەی تۆ تێ شاعرێکی ئێرانی هەیە سۆراب سوپەری ئەڵێکی ئەڵێ منداڵەکان کاتێک کە بەرد ئەگرنە بۆقەکان
بەگاڵتە ئەیکەن بەڵام بەڵام بۆقەکان نازان بەڕاستی- بۆقەکان بەڕاستی ئەمرن سو من مەسلێک نمونەیەک ئەملایەک ئەولایەکە هێنمەوە بۆی کابرا تێبگا من ئەمەوەی گوێت لێ بگرم قسەکانت هەمووی ڕاستەوە هەمووی باشە وەکو ئەو مێشەوازم لێ ناهێنێ باشە بەڵام شتێکیش هەیە ناوی بێدەنگیە شتێک هەیە ناوی هوەری بێدەنگیە سو بەسە کۆتایی پێ بهێنە و یعنی ئەوە بێئەدەبی بەس ئەو نیە گەر بە زۆر بڵێک بە بڵێ دایرکت پێی ناڵێم باشە زۆر جارەڵی من بە ئوسلوبێکی شیرین بێئەدەبی نیە بە کەسێک بڵی کاکە زۆر قساکەی زۆر ئەوە من ئەمە بە منەڵێ من وەکو نور شخصی با هەستەکەم پێویست ناکە بە یەکێک بڵێ تۆ زۆر قساکەی ینی ئیلا ئەگەر بۆ ئامۆژگاری هاتبێ بۆلات هاتووە ئەڵێ من بۆ نمونە هاتووە ئامۆژگاریەکەی تۆ پێڵێ ئەخر تۆ زۆری شەڵی ئاگدار بە ئامۆژگاریەکەی بەڵام ئەگەر کابراایك لەگەڵت دانیشتووە وەکو ڵی دانوستانێک ئەکەین ئێمە بێکەوە بەڕەئی من ئەمە ڕەئی منە جوانیە پێی بڵێ تۆ زۆر قساکەی ئەبێ بە نمونەیەک بە ستۆریەک بە قسەیەک هینیکەی دەستڕاغێکی باش تێگەیشتم لێو بە بێدەنگی دەستمان پێکرویستم بە بێدەنگیش کۆتایی پێبێنم بەڵام هەندێک جار ئەوانەی کە زۆر بڵێن بە دەیان و سەدان گۆشایان بۆ زۆر بڵێەکانی خۆیان دۆزیوەتەوە بە نمونە ئێستا مەسەلەن مۆبایلی فری هەیە ینی وحدەکە فریە بەڵام جووی من فری نیە ینی مەسەلەن ئەگەر سەیرێکی ڕۆژاوایەکان مامۆسا من ئەڵێم چۆنی تۆڵی باش تاو تەندروستی چۆنە باش یعنی خۆمە بێڕێزیتیانە بەس کورد سڵاوە لێبێ چۆنی ماڵەوە چۆنن ئەوە چۆنە ینی بۆیە هەمیشاڵین ئێمە دنیای پێشکەوتنە و سوۆسیال میدیا ژیانی بۆ کورت کوورینەتەوە لە بریۆی دوور و درێژی بکات و منیش نامەوێ کۆتایی بەرنامەکەم جۆرێک لە زۆر بڵێی تیابێ بەڵام ئەوی کە ئێمە پێمانەکرێ ئەتوانین بەپی ئەو هۆکاری کە لەگەڵ کەسێکا دانیشتوین ئەگەر زۆر بڵێی کرد پێی بڵین ئەگەر بەرنمەیەکی تەلەڤیزۆنی زۆر بڵێی تیابوو لای بین و ئەگەر چوزانم سیاسیەکیش بەهاکەی خۆی بۆ ئێمە ڕێ بەخۆی نایگوێ لە ئێمە بگرێت تەنها ینی ئێمە مەجبور کا بۆی کە جووی لێ بگرین ئەو جۆرێک لە دیکتاتۆریە وەنیە ینی ئەو وا خۆی داناوە کە ئەو بەس ئەو شایانی گوێگرتنە بۆیە ئەم هۆکارانە هەمووی کۆمەڵێ گرێوگۆڵ و کۆڵانن بۆ زۆر بڵێکان و بۆ تێڕوانینی ئێمە لە سەریان و ئەمانە ئەگەر چاکەین ڕەنگە ژیانمان باشتر بڕوە خواحافیز